ڕاستیدا خۆی بۆ ڕێخستنی شار کۆمەڵی پرەنسیب هەیە و سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە زۆربەی سێکتەرە جیاوازەکانە تەبعاً کار ئەکات لە شارە بۆ ڕێخستنی هەموو ئەمانە و ڕێخستن کراوە و هەر بەردەوامیشە لە ئەنجامدانی و بەنسبەت زۆربەی ئەو شتانەی کە لە ناو شارەیە بۆ نمونە ئێمە ئەگەر باسی لە مەسەلەن حاویە و وجودی سیارەکانی خۆڵپاکردن و ئەمانە لە شارا بکەین بە دڵنیایی ئەوانێ ئێمە خاستن زۆنی ناو شار لەبەرەوەی لە ڕۆژە قەرەباڵغەیەکی زۆر هەیە و لە ڕۆژێکە 2 بۆ 3 جار ناو شار پا ئەکرێتەوانێ ناو بازار بە تەواوەتی پاک ئەکرێتەوانێ جا بۆی ئەم پاکردنەوەی ئەنجام بدرێ بە تەئکید وجودی ئەو حاویانە ضرورە لەویە چونکە بە مستەمڕی خۆسیارەکانی خۆڵ و خاشاک لەویانە ئەو حاویانە مستەمڕ لەویە هەنووە بە مستەمڕی پاک ئەکرێتەوانێ ولا ئێستا یعنی ئەتوانی مەسەن ڕۆژانە کەچێکی ناو شارەکەی تۆ پاکوتەمیزیەکی باش بەدی ئەەکەی بەنسبەت ڕکلام و بەنسبەت ئەو جۆرە ناڕێکی هەیە زۆربەی هاوڵاتیان مەسەن هەرکەس بۆ بەرژۆندی خۆی بۆ بەرژۆندی ئەو کاسبی کە ئەیکا ڕکلامێ لە بەردووکانەکەیە یاخود لەسەر بلوارێکی شەقامدا ئەنێ بە بەردەوامی سەرۆکایەتی شارەوانی لە ڕێی بەشی لادانی زیادەڕەویەوە هەڵمەت ئەکات خەریکی لابردن و لێکردنەوەی ئەو بۆردانن کە خەڵک دای ئەنێ بە بەردەوامی لە سایتەکەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیوانێ زانیاری و هۆژداری ئەدرێ بە هاوڵاتیان کە ینی ئەم جۆرە بورد و ڕکلامانە ئەبێ بە شێوەیەکی ڕێکخراو بێ لەبەر ئەوە زۆر هاوڵاتی پابندە و ئەشی پابند نییە بە بەردەوامی ئێمە کارمان لەسەرەوە کردووە کە بەشی زیادەڕەوی لە ڕێی جانەکانەوە بە هاوکاری پۆلیسی شارەوانی ئەم جۆرە بورد و ڕکلامانە کەم کرێتەوە چکە ئێمە خۆمان لە بنەڕەتا بۆ ئەنجامدانی ڕکلام لەسەر شەقامەکان ئیحالەمان کردووە بۆ کۆمپانیایەک و ئەو کۆمپانیایە بەرپرسە لە ڕێخستنی ڕکلام لە بلوارەکان و لەسەر شەقامەکان کە کۆمەڵی شوێنەوە ئیحالەکراوە بۆ کۆمپانیایەک و لە هەمان کاتا ینی شارەوانی هەر ئیکتیفای بۆنە نەکردووە ینی وەکو پاک باسم کرد پاکردنەوەی شار و کۆمپانیەکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەمە ئیشێک ئەکەن لە هەمان کاتا ئێمە پرۆژەی ریسایکڵمان هەیە لە تانجەرە ئەو خۆڵ و خاشاکی کە ئەچێتە ئەوێ زۆرێکی ئەم خۆڵ و خاشاکە هەمووی چارەسەر ئەکرێت و ئەتوانین بڵین لە 115 بۆ لە 120 ئەو خۆڵ و خاشاکە ئەخرێتە ناو زەویەوە هەمووی چارەسەر ئەکرێت لە معمەلی تانجەرۆ لەگەڵ ئەوە شارەوانی بەردەوامە لە پەرەپێدان بە سەوزاییەکان ساڵانە ئێمە هەردوو بلوارەکە هەواری شار داوای بودجێ بۆ ئەکەین بودجێ بۆ تەخسیس ئەکرێ و سیانە و ئیدامە و ڕێخستنی ئەو سەوزاییانە ئەکرێت بە هەمان شێوە لەبری سەوزکردنمان هەیە هەر پرۆژەیەکە لە پرۆژە مناڕەتیەکەیە سەوزدانی ئەنجام نەیابێ ئێستا لەسەر داوای فەرمانگەی ژینگە ئەم لەبری سەوزکردنانەوە بە سەرپەرشتی بەڕێ سەرۆکی شارەوانی هەر کەسێک ڕاست پێراوە کە لە پرۆژە ئەسڵێکی خوانی کرد و لەبری سەوزکردن با نزیکەی 29 باخچە کاری سەوزکردنی بۆ ئەنجام دراوە و جگە لە ئەو هەڵمەتانی کە بەردەوامی ئەکرێت چکە ئێمە وەکو شارەوانی خاوەنی 560 باخچە و 230 بلوارین لەم شاری سلێمانی ئەمانە بەردەوامی بۆ پاراستنی ژینگە حملەی بۆ ئەنجامەدرێت سەوزکردنی بۆ ئەنجامەدرێ یعنی بەردەوامە شارەوانی طبعاً ئەوشمان بیر نەچێت بەپی ئەو بودجێ و بەپی ئەو توانەدارایی کە لە بەردەستایە ئەوەی کە توانراوە کردومانە خۆی لە وڵاتان ئەوەی کە هەیە ئێمە لێرە کە ئۆتۆمبیلەکانی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک هەڵەگرنەوە یەکسەر ئەیبەن بۆ تانجەرۆ لە وڵاتانی تر مەحەطەی وەسەطی هەیە مەحەطەی وەسەطی یعنی وێزگەیەکی ناوەندی هەیە ئەم وێزگە ناوەندیە خۆڵ و خاشاکەکەی بۆ ئەبرێت بۆ ئەوەی کە لەیەک شوێنە کۆنە بێتوانێ یعنی بە 2-3 مەرحەلە ئەگاتە شوێنی مەبەست بەڵام لەلای ئێمە ئەم شوێنە نییە و لە ئێستا ینی لەم پرۆسەی کە تازە وەکو پێموتی لە یەکەوانی کۆمپانیا تازەکان دەست بەکار بوون لەم پرۆسە تازەیانی ئێمە هەر بە هەمان ڕێکارەکانە بێت بەڵام خۆی پاکڕاگررتنی حاویەکان و زوو هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکەکەی یعنی ئەمە شتێکی بنەڕەتیە لە کارەکە بەڵام وەکو پێمتی مەحەطەی وەسەطی نەک لێرە لەوانەیە لە هەموو کوردستانە مەحەطەی وەسەطی نەبێ لەبەرەوە هۆکارە ینی جارێ وجود ومانەوەی حاویەکان ضرورەتە بەسەمێنێتەوە سەر هاوڵاتی تا چەند پابندە بۆی کە خۆڵەکەی بکاتە ناو حاوێکەوە چەند پابندە دەوروبەری حاویەکە پاک ڕابگرێ بەڕاستی بەبەردەوامی ئێمە هەڵمەتی وشیارکردنەوە بە خەڵک ڕائەگەێنین بۆ ئەمەلی کە خەڵک
دۆزی هاوکاری شارەوانی بێت چونکە تەنها بە شارەوانیش ناتوانانی ناو بازار و ناو شار ڕابگری بەڕاستی ئێمە ئیش ئەکەین و خزمەت دەکەین و هاوڵاتیش پێویستە پابند بێت بە کۆمەڵێ پرەنسیب و بەهای شارستانی کە ئیتر ئەبێت شار پاک ڕابگرێ ینی خاوەن دوکانێک لەبان و تا ئێوارە ئیشەکان مەفروزە ئاگەی لە پاکوتەمیزی بەر دوکانێکی و کۆکردنەوەکەی بێت و خۆش دەزانی ینی شارێکی گەورە و ناوەندێکی گەورە و ئەو هەموو ئیش و کاری کە تیا ئەکرێت ینی لە ڕۆژێکە 2 بۆ 3 جار ناوەندی شار خۆڵی هەڵەگیرێتەوەنێ ئێمە و وەزارەتی کارەبایانی بەڕاستی هەمومان لە یەک شوێنە و ئیشی خزمەتگوزاری ئەکەین لە زۆربەی لە پرۆژە تازەکانە لە هەنێکی بەپێی ئەو بودجەی کە لەبەردەستە هەوڵ دراوە هێڵی کارەبایی ڕئیسی سەرەکی زۆربەی بە ئەندەرگراوند بێ ینی لە ژێر زەوی ڕاکێشرێت بۆ ئەوەی ئەمود و ئەم هینانە نەمێنێت ئەم دیمەنە ناشرینەی کە هەیە بەڵام مۆلیدەکان هەرماوە ینی و پێویستیەکی هەنووکەی ینی بەڕاستی خۆ ئەوە خەڵک ناتوانێت ئیستیغنا لەوە بکە و ناتوانم زانیاری بەمێ لەسەرم پلان چییە ئەکید ئەبێ وەزارەتی کارەبا خۆی پلانێکی هەبێت بۆ ئەمە ئاخۆ چیان لە داهاتوە هینە چکە بەڕاستی ئەوەی کێسە لە واقع ئێستا ئەیبینین بەو شێوەیە بەڕاستی ینی ترەما شارەوانیش تەنها ئەوەی کە پێیوەستە بە کارەبا و بە ینی مۆلیدەکانی کە هەیە ئەهلیەکان ئێمە هەتاوەکو ئێستا زۆربەی ئەو باخچانی کە مۆلیدەکانی تیادانراوە ئێمە بەشێک لە باخچەکان مۆلیدەی ئەهلی تیادانراوە و شارەوانی هاوکار بۆ لەوەی کە ئەم شوێنیان بۆ دابینکە هەرچەنە ینی مەرج و ڕێنمایی هاتووە کە ئەبێت ئیتر ئەوانیش مەبلەغێک ینی ڕسوماتی ئەو بەکارهێنانی ئەو زەویە بنکە ینی شارەوانی لەم بەشە کاری لەگەڵ مۆلیدە ئەهلەکانەیە کە شوێنی یاونەتێ و ساڵانە مۆڵەتەکان لە دەیری کارەبا و ئاگدارمانەکەنەوە بۆی مۆڵەتەکان تازە بگرێتەوە هی مۆلیدە ئەهلەکان و ینی موزەمیش کراون لە هەر باخچێکا کە مۆلیدەیان دانا ئەبێ شورایەکی بۆ بکەن و چواردەورێکی ڕێکوپێکی بۆ بکەن بۆی کار نەکاتە سەر ژینگە و ئەو چواردەورەی کە هەیەی بەڵام بشمان و نەمانەوێ هەر بەشی خۆی کار ئەکات و تەسیرەکە بۆ ئەمەلەی ئیشەڵڵا لە داهاتوە ئەم قەیرانە چاک بێت و هەندێک ینی چاکسازی لەو سەکتەرە شابکرێ لە ئێستادا بەدەستخۆشیەوە بۆ کۆمپانیایەک زۆربەی زۆری دیوارە ڕاگرەکانی شاری سلێمانی کە چەندین وێنە و شتی نەشیاوی تیابوو هەر هەموو ئەم دیوارانە وەکو لەوانەشە کە بە شارە ڕۆشت بێتن بە دڵنیای و دیقەتانەوە هەر هەمووی بۆ یەکراوەتەوانێ دیمەنێکی جوانی یاوە بە شارەکە و هەروەکو پێم وتی بەشی زیادەڕەوی بەردەوامە لە ئەنجامدانی ئەو هەڵمەتانە بەڵام هاوڵاتیەکێت بۆ خۆی دیئایەک شتێک ئەکا لەسەر دیوارەکە و نەژمارە مۆبایلێکی هەیە نەداتایەکی هەیە بۆی ئێمە بتوانین کە بڕۆین مەسەلەن ئیجراعاتێکی لەگەڵا بکەین وەکو پێم وتی ینی زۆربەی کات هۆشیاری هاوڵاتیان زۆر گرنگە بەڵام شارەوانی هەوڵێکی چڕیاوە بۆ ئەوەی ئەو دیوارانە ئەو شوێنی کە شوێنی ڕئیسیە هەمووی بۆ یەکراوە هەمووی مەنزەرێکی جوانی هەبێت و تەجاوزات ئیشەکات و ینی کاری پێویست کراوە بەزەم جارش پێتەڵەمەوە تەنها بە شارەوانی نییە چکە هاوکاری هاوڵاتیان نەبێت ینی بێک دەست هەموو شتەکە ناکرێ دۆخی دارایی زۆر کاری هەیە بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئێمە چەندین پرۆژە و چەندین پرۆپۆزەڵمان هەیە کە هەر هەمووی ئامادە کراوە بەڵام هەتاوەکو بودجەیەکمان بۆ دابین نەکرێت چکە ئێمە تەنها بودجێ لە ساڵ 15 داهاتمان هەیە و بودجەی زەوی فرۆشتنمان هەیە کە ئەم بودجانەش بەڕاستی زۆر بڕێژەیەکی دیاریکراوە لە هەمان کاتا بودجەی تەشغیلیمان هەیە بۆ بەڕێوەبردننی سەوزاییەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەی خۆڵ و خاشاک و بەدڵنیاییەوە زۆر شت لە پلانە هەیە ئێمە پاروک و خۆمان بۆ پلانی شارەوانی نزیکەی 40-50 پرۆژەمان ناردووە و اقتراحمان کردو ئەمەنە پلانمان هەیە لەم ساڵا بیکەین بەڵام بەپی ئەو داهاتە و بەپی ئەو پارەیە کێتە بەردەست بەپی داهاتی نەکەین بەدڵنیاییەوە هەتا قەیرانی دارایی زووتر چارەسەر بێت و ئەتوانی پرۆژەی زیاتر بکەیت و کاری زیاتر بکەیت لەبەرەوەی خۆمان درک بە هەموو کەم و کورتیەکانەکەین و هەموو شوێنەکان کاری لەسەر کراوە بەزمەڵاتەوە سەرەوەی چ بودجەیەکێتە دەستمان بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژانە هەمووی بەسەرکەوتوی ئەنجام بین.